کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بەدواداچوون دەکەین لەسەر بازاری سەوزە و میوە لە هەرێمی کوردستان بە تایبەت لەسەر بازاری گومرگی سەوزە و میوەی شاری هەولێر بەو پێی کە ئەم گومرگە وەکو باسی لێوە دەکرێت سەرچاوەی دابینکردنی سەوزە و میوەیە لە هەرێمی کوردستان تەنانەت لە عێراقیش بابزانین چێ لەم بازارەدا نرخ دیاری دەکات و چێ لەم بازارەدا چاودێری دەکات و باس دەوە دەکرێت کە گومرگێکی هاوچەرخێ و پێویستە ئەم گومرگەش بگوازرێتەوە بۆچی تاوەکو ئێستا خاوەنی ئەم گومرگە و نووسنگەکانی ئەم گومرگە ئامادەنین ئەم شوێنە بگوازنەوە لەگەڵمە. بازاری تەماتە دەڵێن گران بوو بۆ گرانێکی ئەوەیە تەماتی ئێرانی مەمنوع کرایە بەس عێراقی هەیە بۆیە بەس عێراقی بەڵێ بە چەندە ئێستا کیلۆ تەماتە؟ بە 1000 دینارە بە 1000 دینار بەڵێ باشە چی نرخ دیاری دەکات؟ بازارە؟ نا بابە بازار نیە ئەمە لوزنەمانێ لێرکانە بەڕێز کاک نەزمەتین یعنی حکوومەت دەڵێ سەر حکوومەتە نا بازارەکە هەموو ئێستا لە نمونە لە جنوب کە گران دەبێ ئێمەش مەجبورین گران بفرۆشین. گوتت گران بووە گران بووە زۆرش گران بووە تاکید چ گران بووە؟ خاس گران بووە تەماتە گران بووە پەتاتە گران بووە پیاز گران بووە لە مێژە تو لێرە کار لە مێژە کار دەکەم مەسەلە چییە بۆ گران بووە؟ مەسەلە چییە وەڵاهی نازانم مەسەلە چییە معاش زۆر بوو گرانیا کردیا هەتا پێشی معاشی وانە بوو پێشی معاشی کەش باوەڕکە بە تاکید وانە بوو پێشی معاشی لەخۆی عەرەبە کارۆژی زانیە معاش هات لەو کوردستانەوە بوو ئێکسەر گرانیا کرد یعنی ئەوە عەرەبانەی ڕسقی دەفرۆشنەوە نرخیان گران نەخێر ئەوان لێرە گرانە لێرە گرانە تەماتە ئێستا 1200 دیناریە بەڵام ئەوانە دەڵێت چاودێر هەیە چاودێر نییە دی چاودێرە جارێت چاودێریش هەیە هەر زانترە زارێت چاودێر هەیە گرانترە یعنی کەوایە چاودێر نییە وەڵا نییە بەش شکلیە بەش شکلیەوە لەوە نییە دەوەرە پێم برێ بۆن وانە براجان لێرکانە بە چاودێرمانەیە یەک کەس ناتوانانی زیاتر بە گرانتر بفرۆشی سعری حکوومەت باشە کەس زادرایە کەس زادرایە ئەمە بام تو کاکە جاتون لە گومرگیش ناکەی ناتوانێت حلوەیش ناکەی ناتوانێت ئەوەی لەسەر مکێ قیاس ئەتوو بەقارەچی ئەوە سەر ڕۆژە لێمە بژێ بە خوارزکەم پێ نەکڕە لە گرانیان ئەتوو بۆ خۆت لە حلوەیش دەکەی یان بەقارم لە کۆرانەیش دەکەم لە کۆرانە بەس چەند سارە من یعنی لێرەش دەکەم 20 سارە تێگەی 20 سارە ئەوە سێ چهار ڕۆژ دێمە بژێرتم پێ بەڕێی تو استقلال هەیە لەو بازارە استقلال دەکەن لە نرخ نا استقلالی بخۆی گرانە ڕستقە گران دەکەن عرب گران هەدی باشە تو قازانج چییە خەڵک وەڵا هیچ قازانج منی 7 ڕۆژە دەمێرە بەلاش هەڵا دەچمەوە دێم 7 ڕۆژە دێ 7 ڕۆژ دێم و دەچمەوە لە چەند وڵاتی تەماتە و ڕسقمان بۆ دێ لە تورکیا دەری ئێران دێ لە تورکیا لە عێراق خۆشمان لە چ جێت کرد لە بەس ڕاستی عێراقی ئەو سەیە ئەوسێزی پێداویستی خۆمانە دابین دەکە باش لەخوای بەس باشە بۆ ڕسق لێرە گرانترە بە بەراورد لەگەڵ تورکیا بەس تەمات قسەکەی ڕسقانی سعیب هەموو باش لەخوای کام تەماتەوەی ئەوە ئیبەسرا بەێ ئەو چلێ بە چەندە 950 تەماتەکە دەرەجەیە تامیش خۆشە تورکی ئێرانی بەس لە بازاری زۆر جار بە 1500 ئەگە بازە بەقار قسەش ناساگەنا خۆنی چه سەر دیاری دەکات لێرە نزنەیە نزنەیە ئێستا ئەوڕۆپای ئێوەیان گۆی بە 950 هەفتانێ بەخۆی هەفتە سعد دەگۆڕێ هەفتە بەحەڵ یعنی بۆ یەک هەفتە یەک شەمێ داهاتوو سعد نوێ دێتە بەروبوو میمە ئێستا چییە؟ ئێستا بەس کەرەوز دەڕەتولە ئەو شتانەمان هیچ کەمان کەرەوز و دەڕەتولە و شێلم ئەوەی تر هەرچی بەرهەمە هەمووی دەوڵەتانە هەمووی دەوڵەتان یعنی ئێمە پارەکە دەدەین ئەوانیش بەرهەمی خۆیان بە ئێمە ساغ دەکەنەوە کەواتە ئێمە بەس پارە دەدەین تۆ فەلاحی؟ زۆرینەی هەرە زۆری بەرهەمەکانی ئەم ئەلوەیە بێگانەیە بۆ بێگانەیە هەمووی لەبەرەوەی ئێستاکە حکوومەت دەگە هاوکاری فەلاحی بکات خانەی پلاستیکمان لۆ دابین بکات بەروبوومان زۆر لەوەی جوانتر و باشتر بەرهەم دێتە ئەو شارە بە نرخە چارزانترش فەرمو ئێستا تەماتە لە 1100 کەمتر نیە بە خۆشتان لەوانەیە گەڕابن دیتێکدار دەمانە ئەوە تەماتەی دەرەیە ئێستا من ناتوانین ینی لەم وەرزەش تەماتە بەرهەم بێنی لەبەچ ناتوانین لە بەرەوەی
ئیمکانەتی فەلاعی ئەوە نیە خانەی پلاستیک لۆ خۆی دابین بۆ ناتوانن خانەی پلاستیک دا ئەگەر بەرهەمەکە باشبی بۆ ناتوانن فەرمی ئێستام فەلاع خانەی پلاستیک لەوانەیە سیترۆڕەکە تەکلیف دەکاتن هەتوو بەدانێک دوودانەی پێڕەناتێ بەڵێ ئەگەر حکوومەت دامی فەلاعی بکە بەروبوومەکی زۆر جوانتر باشە ئێستا پیاز خۆ پیاز هەڵگرتنی پیاز بەرهەمی پیاز شتێکی ئاسانە بۆ پیاز ئێستا هەمووی بێگان هەر ناژیرە پیاز لەو پەڕی لە مانگە زیاتر هەر ناژیرە پێتە ناتوانن ناتوانێت ئێستا تۆ باس کرد بەڵێ ئەو سار لەوانەیە 89 تەن پیازم فرد هەم مەرخواردی یەک علاگەی دەبلت دەینا ئەوە خەڵک هەمووی دەزانی 1000 دیناری دەکەن تەن پیاز 89 داوە هەر فرێم دە پارێ نەکرد یەک زەر بۆ پارێ ئێستا پارێ 1000 دیناری دەکرد ئەزانێ ئێستا ناگەشتە وەختەی ناگاتەوە پیازی خۆمان لە مانگەک مانگونێک زیاتر نامینێتن تێکەچی حکومەت هاوکارتان ناکە هاوکاری دەکات توێ بە خۆت دەیکڕی چیمیای بە خۆت دەیکڕی دەرمانە بۆ خۆت دەیکڕی تا ئێستا منەوە 6 سار دەبی یەک فەردە چیمیا وەرنەگرێت لە حکومەت ئێستا هاتیە باو باسارە بۆ چی هاتی هاتمان دەگە شاب کرد بۆ فرۆشتنەوە ئێستا بەخۆم دوکانیشمێ و فەلاعیش هەردووچی دە هەردووچیشمەیە کەستا عالیان خەریکی شفتی و ئەو شتانەی لەم شفتی بێگانە دەکڕی و دەیفرۆشیەوە بۆ خۆشت فەلاح بۆ خۆشمان فەلاعی ئەم ڕستقانە لە چێوە والله ولا للصين ولا أو للصين دي؟ برئة أو أو لس- جنوب أفريقيا جنوبی ئەفریقیای برئة لە جنوبی ئەفریقیا لە سین أو برئة ئەی ئەوە أوش لفلسطين یعنی ئێستا ئێمە لە سێ وڵات برئ ڕسق میوەمان بۆ دێ ڕسقمان بۆ دێ برئ برئ برتقالة لمصر باشە لە کوردستان ئەو بەرهەمانە نییە والله هي بس وكوانا نية براستي خاوێن و جوان بەرێ. باشە نرخەکان چۆنە ینی نرخەکان ئێستا بەرەو نەورۆز دەڕۆین ئێستا هەندێک نرخ زیادی کردووە بۆ والله لك لما زيادة نكد عين السعر زالان عینە سەر عين السعر چێ زالان سەر دیاری دەکات والله السعر ديال ذكاء حكومة غير زراعة زراعە برئ ئەمە چلۆی بە چەندە أو تشيلوي كارتوني بنوزده هزار دينار ئێوە بە کارتۆن دەیفرێت چلۆی چەند ڕادەوە تقريبا 1500 دينار 1500 دینار برئة ئەمەش قرمة شامية صينية سینیە بەرێ. گەرمە شامی سینی برئة ئەوە باشترە لە خۆمان بخداي طبعا باش لەبەر چی باشترە والله هو التعبئه او جوانتر يعني شكله او جوانتر چەند ڕادەوە؟ يخوما تعاملناك زوتيك دتي ئێستا چەند زۆر بەرهەمت هەیە دەیفرۆشی ئەمە سێمان هەیە لەوانەیە دە زۆرت هەبێت زیاتریش زیاتر لە دە زۆر آه. کامیانی کوردستانە هیچی هەو نییە هیچی ئەو نییە هیچی هەو نییە بەڵام بەسی ئەمە لێرە دەیفرۆشن و پارە وەردەگرن و پارەکە دەستا وڵاتی ئارێوەڵا بە سۆندەیە یعنی ئێمە بەس دەیخۆین ئێمە بەس پارەکە دەیخۆین. دەدەین و آه، دەیخۆین دەیخۆین. ئەو ترێ لە چی هاتووە ئەوە مەلدۆڤیا ئەوە مەلدۆڤیا مەلدۆڤیە ئەوە ئەوە قاڕی ئەمریکایەوە قارەی ئەمریکا ئەوە باش پێم ئەوە بڵێ. لوبنانیا لوبنانی ئەوە شترێ ئەوە ئەفریقیا ئەفریقیە ئەوە سینیا سینیە ئەوە سینیا ئەوە سینی. تورکیا باشە ئەوە ئێرانیا ئەوە تورکیا دامی فەلاعی نییە دامی کاچمیا پارە قەرد ساڵانە 20,000 کرێ دەدانەوە 20,000کەش نەما کە تەبیێ نازانم چی لێرە باشە پێت ڕاستە تۆ مرتاحی لەوەی کە هەموو بەرهەمەکەت میانە ئیرانی ئەو بەرهەمانە زەحمەت نییە بۆ ئێوە هیچ زەحمەت نییە پارەیە پارە هەموو شتش دروست دەکات پارە دەنێرن شتەکە بەخۆی دێتن بۆ خۆی دێ چیت والله کردی بنزانم كلها باینجان خيار خيار عامز برتقال ئەی كلها تەماتەت بۆ نەکڕی تماتا قرانه والله گرانە بري نەتوانی بیکڕی خزوق لەبەر گرانی نەتوانی قران نكري بري ئەی خيار چۆنە خيار والله خيار قرانه بس مناسب ترى باش ترى چەند گرام بووە والله تقريبا 100 جرام يشيل 150 حفتا بۆ 50 گرام بۆ والله نەتوانی نظام لبر اعدار ونوروز نظام ولا لبر سويه ئادار و نەوڕۆ سەرسینی کردی والله هي نظام باشە دی حکوومەت چاودێری بازار ناکە والله هي زام نمدي الراستي زام ده تۆ پێشتر فەلاح بووی نقل فلاح نبوي فەلاح نەبووی نەخێر. باشە بۆ فەلاحەکانی ما بەرهەمیان نییە هەمووی بێگانەیە و بەرهەم والله هي حكومة المتي اقل بدا ابي راستي لا مواد لا صماد لا شواني اقل بدا بەڵام حکوومەت دەڵێ ئەوە ئاردی هەیە ئاوی هەیە کارەبام دایتێ یانی چی دەوێ فەلاح اخر حكومة زیاتر سوي المتي بدات يعني چی لێ بکات صمادي بدات المتي بدا قربوي بكتو یانی ئەمە کێشەمان بە سەمادا ولا سمادنيا مواد تريشا مواد شيميائي وكو او درماني خركرو هاتوو الصماد لەگەر ئەوەی ئەو هەموو ڕسقە لە دەرەوە بێتە کوردستان
ناوەڵی خۆمانی باشترە خۆمان خاوێنتر و باشتر و تەندروستی ترشە بەری ڕاستەکە چ دەڵێت لۆ وڵی دار حکومەت تاریمی کوردستان دەکەم ئێتوان بە فەلحەکا بدە بۆ ئەوەی بەرهەمی ناخۆ زیاتری لە بەرهەمی دەرەوە بەرهەمی دەرەوە بەریاری وڵ لە گومرگی سەوزە و میوەی هەولێردا بە دەیان جۆر بەرهەم هەیە سەوزە میوەی جۆرا و جۆر کە وەکو خاوەن نووسنگەکان باسی لێوە دەکەن لە سەدا 95 ئەو بەرهەم و سەوزانەی کە لە دەرەوە دێن هەر هەمویان بەرهەمی بێگانەن زۆربەشی لە تورکیاوە بەرهەمەکان دێنە هەرێمی کوردستان لە گومرگی سەوزە و میوەی هەولێر نزیکەی 10,000 کەس کاسبی تێدا دەکات یعنی واتە خەڵکێکی زۆر لەم گومرگەدا کاسبی تێدا دەکەن و وەکو ئەوان باسی لێوە دەکەن و پێ و زانیاریانەی کە دەست ئێمەش کەوتووە ڕۆژانە نزیکەی 5 ملیۆن دۆلاری ئەمریکی پارە لەم گومرگەوە دەچێتە گیرفانی کاسبکار و جوتیار و جوتیارانی وڵاتانی بێگانە و پارەکە بە شێوەکی گشتی لەم بازارەوە دەچێتە دەرەوەی وڵات بەبێ ئەوەی جوتیار و حکوومەتی هەرێمی کوردستانیش بە شێوەیەک لە شێوەکان سوودی لێ بێت. هاتووی بکڕی؟ أنا وڵاتی بۆ بکرێت تەماتە خیاری بۆ خۆت لە چێ کاسبی وڵا بخۆم لە هەریرم لە هەریرێ لە سبەینەوە لێرەی لە بەیانی ساشەشەوە لێرەمە ساعت شەشی بەیانی لەو باز بەخوانە بە قەڵە باڕۆ بە گرانیە پێم نەخراوە گرانە گران شتەکە گرانە چی گرانە؟ وڵا تەماتە جاران بە 500 وێساکانە بە 1200 1500 1000 ڕوبعی یعنی هەتا 700 زیاد بووە؟ زۆرە زۆرە 1000 ڕوبعی گێسا بەڕاست بەخواتەوە. باشایی چۆنە چی دەکەیت تۆ؟ مەزبورم دەبی هەندێک شێر بکڕم بەبی ببەوە بۆ بەتانی ناسمەوە هەر دەبی بیکە هەدەبی هەندێک بۆ گران بووە والله نازم مال نيرانو ناي لبن روزي هذا نازم وايا انا كسا ناي بەس تەماتە و خیار دەکڕی؟ لا والله هم شو تقرب هەموو شتی دەکڕی هەمووی گران بووە هم مش قران باشە ئەوەندەی تۆ لێرە کە شت دەکڕی حکوومەت چاودێری دەکا لا یەوە والله يسمى چاودێری نییە تۆ چاودێری بینیوە چاودێری نییە هەر کەسە بۆ خۆی ئازادە رقابه لەسەر ئەشیا کامرە ڕقابەیەک شتێکە ویست ڕقابەیەک نییە هركز ميزاني خوي هەر کەس ویژدانی یعنی ڕزقی خراپ بینی باش بینی چبی کەس نازانیتن یان کەس نازانێت دەبا ئێستا کات لزنەیەکەی ناوێرە بن لزنەیەکە بێت شتێکەوەی کەس نییە بەڵام دەڵێن لیژنە هەیە کەس دیاری نییە نییە کەس نییە ئەو ڕستە دێ کە لە سەیتەرەی ئاودوو دەبی وەنیا ئێغنابی لە سەیتەرەی ئاودوو دەبی کەرسە گەندە بۆ گەم بوو لازمە لەوێ زرا هەیە نێری بێتە ژۆر گەندە و بۆگەن زۆرە وەڵی بەو شێوەی نییە ئەسێ بکە سەتا چلا سەتا چلە سەتاری وڵە چ یانی سەتا چلی ئەو ڕسقانەی لێرە دەفرۆشێ خراپ ئەمە هەمووی خاوێن دەکەینەوە هەمووی لێرە خەرزا و خراپەکە فرە دەدەین باشەکەی ناوعلاگە و کارتۆن دەکەین بە قورآن نا پێشەمێ بەخۆم دەقریبە 100 کارتۆن وەرە وەرە بزانم چی دەڵێ بەخۆم زان دەستکەی 100 کارتۆن 100 کارتۆن لەعەلدا ڕاستێکە چیە پێم راسك بخوش هم الزبر زوار ديتي لو قلت ما سجل لو بس صدق ناروا جێزەرەکە کە دێ بە پیسی دەفرۆشێ ڕەچاوی خاوێنی اكل بفروشت بدل شيء بفروشت كان نفروش ما فرقت یعنی جێزەرەکە لە ئەسڵدا خراپە خراب اخو جوان يعني ما زبره بە چەندە چیلۆی شنو دوا دوستات يعني كناروا باشە زبر چێ دەیکڕی ولاد بقري كستك دبي بقري دبي لو لا خاوي نقول لكم بقري تفروش بەگرانتر هەر ئەو جێزەرە بە چەند دەفرۆشێت الجزء لسه اكيد تبي دوستات يعني دني بس ناخذ تبي فرق دي باشە هۆکارم پێ بڵێن بۆ ڕسق گران بۆ بەشێکی تاکە لە ئێران نایە لە ئێران تەماتی هەم معمول کردێ نایە نه ئەگە خۆی سەرش تەماتی ئەگەر یعنی ئێستا ئێران حکم بە بازاری ئێرە دەکات ئەری وەڵڵا 180 حکم پێ دەکات 180 حکم پێ ئەگەر لە ئێران بێتن بە مەسموعی سخەمووی هەرزان دەکات ئێستا وەرزی دۆمبەڵانە ئێمە هەر لە عەلوەی هەولێر چەندین جۆرە دۆمبەڵان دەبینن بەشێکیان لە نرخەکەی لە 5,000ەوە دەست پێ دەکات تاوەکو دەگاتە 18,000 ئێمە هەوڵ دەدەین بزانین سەرچاوی ئەو دۆمبەڵانانە لە چێوە دێت چەندی خۆمانەیە چەندی بێگانەیە و چێ نرخەکانیشی دیاری دەکات.
سەرچاوەی دۆمبەڵان کوردستانە؟ نەخێر جنوبەیە جەزیرەیە ئێستا ئەوەی دێتە ئێرە چییە؟ کوردستان ینی عێراقا؟ لا منطقەی هەمووی جنوبە دێتی هەمووی جنوبە؟ هەمووی جنوبە. ئەی بۆ قەڵباڵغی لێرەیە بۆ ینی هەندێک ئێرا یەکەم شت ئەمانە دوێم شتە سەر خەڵک کەرێبکانە بڕتاح نەخوای بزێت کڕیار چێ دەکڕی دۆ؟ بەخوا هەموو کڕیار کوردەکان کڕیارن؟ هەمووی کورد و عەرەب سووری هەمووی کڕیار کەوای دۆمبەڵانەکەشی خۆمان نییە. ئی جنوبەی شنگاری شمی ئەوەی چێن دەرێەوە؟ ئەوە جنوبە برای ئەوە جنوبە؟ بەڵێ. چلۆی بە چەندەوە؟ ئەوە بە 10,000 ئەوە 15,000 ئەوە بە 15,000 ئەوە بە 10,000 ئەوێشمە هەیە بە 7,000 دیاری 7,000 ئەوە بە 5,000 ئەوە بە 5,000 باشە جیاوازی ئەوەی خۆمان لەگەڵ بێگانە چیانی دەرەوەی تامی خۆمان خۆشتر لەویتکە چلۆی بە چەندەوەی تۆ؟ ئێستاەوە بە 15,000 بە 15,000 ئیکەن دێناوەش لەوەش خۆشترا ئیکەن دێناوە قەراج و کەن دێناوەی لەوەش خۆشترا ڕۆژانە ئەمن هەیتم لۆم دێ 10 کیلۆ 15 کیلۆم لۆ دێ هەموو ڕۆژێ ئەمە ڕۆژانە 10 کیلۆ 15 کیلۆم لۆ دێ هەموو ڕۆژێ سێسا برانە دەست لۆ خۆیان دەکەن لۆم دێنن ئەوەشی شنگارە بۆچی لە دەرەوە دێتە کوردستان؟ لێرکان لەخوای بەزیادی خەڵکێکی زۆر سەردانی کوردستان دەکاش مشتریەکەشی زۆرە لێرکانە خەڵکەکە ئەمینە باشە بازاری دۆمبەڵان بەس لە هەولێر بازاری گەرمەیان بەس لە هەولێر هەولێر بۆسێ هەموو عراقە خەڵکی هەولێر حەز لە دۆمبەڵان بەڵێ پێشتردا بەس ئێستا ئێستا حەزی لێ بەڵێ جارێ بابزانین چەند جۆرە بەرهەم لە ئەلوەی هەولێر کڕین و فرۆشتنی لەسەر دەکرێت بەڵێ وڵا زیاتر لە 100 جۆر بەرهەم کڕین و فرۆشتنی لەسەر دەکرێت لە هەموو نەوعەکان لە ناو هەولێر هەر هەموویە هەر هەموو نەوعەکان 100 جۆر 100 جۆر بە زیادەوەش باشە لە کۆی ئەو 100 جۆرە چەند بەرهەمی خۆماڵیە ئێستا لەو مۆسمەی ئێستا هیچ بەس سەوزەواتمانەیە کە رەوز و توور و ئەو شتانەمانەیە هیچ خۆماڵیمان نییە لەو کاتێ ئێستادا کەوایە دەتوانین بڵێن لە 95 بەرهەمەکان 105 دەکەی دیشی خوار و عێراقا ئەویش ینی کوردستان بەرهەمی خۆمانە ئالیان هیچمان نییە هیچمان نییە بەس کە رەوز و توور و ئەو شتانەمانەیە باشە چەند تەن کاڵا دێ و دەڕوە ڕۆژانە سەرفیاتی ناو ئەلوەی هەولێر لە 800 تەن بەروبووم دێ و دەڕوە بڵێ کەوایە پارەکە گەر بکەین بە دۆلار نزیکەی 5 میلیۆن دۆلار 4 بۆ 5 میلیۆن دلار ڕۆژانە 4 بۆ 5 میلیۆن دلار ڕۆژانە کڕین و فرۆشتن هەیە لە ناو ئەلوەی پارە دەڕوا لەو بازار بڵێ پارە ڕۆژانە 4 بۆ 5 میلیۆن دلار دێ و دەڕوە بڵێ لە چ وڵاتێک زۆرتر بەرهەمەکان دێن چ وڵاتێک بەرهەمی دێنێتە هەولێر بەڵێ زیاتر ئێستاکە زیاتر تورکیا پێشتر ئێران زۆر بوو بەس ئێستا ئێران هەندێک میوە هەندێک بەروبووم هەیە من مەمنوعی کردووە بێ بۆ ئێمە زیاتر ئێستا تورکیا کەوایە بەشی زۆری پارەکە بۆ تورکیا بۆ تورکیا دوایی بۆ مسر دوایی بۆ ئیران چەند وڵات بەرهەمی دەگاتە بازاری هەولێر والله ئێستا عالیان بە زۆرترین تورکیامان هەیە ئێرانمان هەیە مسرمان هەیە ئۆکرانیامان هەیە مەقدۆنیامان هەیە وانە ڕۆژانە ئەشیان دێ بۆ ئێمە سینیش بەرهەمی دێ سینیشەوە بە نسبەت سیر و هەندێک ئەومان هەیە میوەمان هەیە لە سین دێ بەڵێ باشە نرخەکە چێ کۆنتترۆلی دەکات نرخەکە من لێژنەمان هەیە لێژنەی کشتتوکاڵمان هەیە لەگەڵ ئێمە هەموو هەفتانە لێژنە دادەنیشی سعرەکان دادەندرێت باشە بەڵام ئەو لیژنەیە کە تۆ باسی لێوە دەکەی زۆر زار دەگوترێت شکلیە دەزانی چی هەتا حدێکی باشە هەتا حدێکی باشە گەنا ناتوانانی کۆنتترۆلی 100% لەبەرەوەی ئەمە بەروبوومەکانی خۆمان نییە گرانی هەرزانەکان لەوێوە دەست پێ دەکات ئێستا بۆ نمونە تەماتە نرخ لێرکانە 1000 دیناردانرا بوو ئەوڕۆ تەماتە لە تورکیا دەگاتە هەولێر بە 1200 دینار ئەتۆ ناتوانانی کابرا مەجبور نییە بە بەزەرەر بیت ینی دانانی نرخ لە دەست ئێمە نییە ینی لە دەست ئێوەش نییە نەخێر بەس ئەو نرخە بوو ئەوە باشە کە ئەو کاتەی لە ناو بازار بەقاڵەکان دێن لە ئێمە دەکرن هەتا نەتوانن زۆر بە زیادەوە بفرۆشن هەر ئەوە کۆنتترۆل دەکرێگەنا بۆ ئەوەی بتەوێت تو شتێک کۆنتترۆلکە گران نەبێت ناتوانین لەبەرەوەی هەموو بەروبوومەکان لە دەرەوەی وڵات دێ باشە سەبارەت بە گواستنەوەی ئەلوەکە قسە لەسەر ئەوەیە کە زۆر جار دەگوترێت ئەلوەکە پێویستە بگوازرێتەوە و بەشێکی زۆرش لە خاوەن نووسنگەکان ڕازی نین ئەم کێشەیە بۆچی؟ نامە هیچ کێشەیەکمان نەبوو کاتی خۆی لە ساڵی 2010 کە ئەو کابراە کەرتی تایبەت بۆ ئەو ئەلوەی لەوێن دەرێ دروست کرد
لە بۆ خۆی دروست کرد لە بۆ بازرگانی خۆی دروست کرد ئێمە ساڵی ئێوە لەگەڵ دروستکردنیەوە ئەلوە تازن نەخێر ئەمە لەگەڵ نەبووینە بۆ خۆی دروستی کرد بۆ خۆی دروستی ینی وەکو پرۆژەیەکی ئەهلی پرۆژەیەکی هەری کەرتی تایبەت دروستی کرد ئەلوەک لێرە دروستکراکی لە سەرێ قشتە بە دروستدا ئەلوەکانی خۆی هەر هەموو فرۆشتێری کێشێکی لەگەڵ ئێمە ئەمە لە ساڵی 2013 گرێبەستمان لە بۆ نوێ کراوە هەر ئەلوەیەک 100,000 دلارمان لێ سەرف کرد لە تا ساڵی 2038 25 ساڵ ئەمە کاری خۆمان دەکەین ئەوانیش کاری خۆیان دەکەن ئەمە هیچ پەیوەندێکمان بەسەر ئەوانەوە نیە ئەوانیش کاری خۆیان هەر کردووە هیچ مشکلە وەکو خۆی دەبینێتەوە ئەمە هەتا ساڵی 2038 گرێبەستمان هەیە باشە بەڵام لە ڕووی پاک و خاوێنیەوە وەکو پێویست نابینرێتنە ئێمە نازانمە تۆ دەزانین ناو بازاری هەولێرێش بە ڕۆژ کەسێک ناتوانانی کە کاتی قەڵەباڵغی خاوێن بکاتەوە ئێستا ئێمە لە سعادیەکەوە کۆمپانیامان هەیە دێ هەتا مەغریب هەمووی پاک دەکاتەوە هەموو پێشەم و جمعان ئەیشووە بەس لەبەر زۆری قەڵەباڵغی سبەینان ناتوانانی کابرا بێ خاوێن کاتەوە لە دوانی وەڕوان ئەمە پرۆسەی خاوێنکردنەوەمان دەست باشە سەبارەت بەو بەرهەمانەی لێرە دەفرۆشرێن هەولێر بۆتە مەزدەڕی جموجۆڵی بازرگانی یان بەس ئەو کاڵە و بەرهەمانە بۆ خۆمانەیە نەخێر هەولێر تقریبن ناڵێم 100 بە 150 هەموو عێراق لە هەولێر ئەشیابە گواستنەوەی ئەلوەی هەولێر یەکێکە لە پرۆژەکان کە خەریکە زۆر جار باس دەوە دەکرێت ئەلوەی هەولێر بگوازرێتەوە کۆمەڵێک هۆکار دەهێنرێتەوە بۆ گواستنەوەی ئەلوەیە بەڵام لە هەمان کاتدا ئەوەی کە ئێمە لە نزیکەوە گفتوگۆمان کردووە لەگەڵ خاوەن ئەلوەکان ئەوانەی لێرە کاسبی دەکەن بەشێکی زۆریان ڕازینین لەوەی ئێرە چۆڵ بکەن ئێوە ناتانەوێ ئەم ئەلوەیە چۆڵکەن بۆچی؟ ئەخە لە بەرچی ئەم لێرە چۆڵکە بچمێ من دەرێ ئەمن کابراایەکەم لەناو ماڵی خۆم دانیشتومە لە خانی خۆم لە ملکی خۆم ملکەکەەوە لەو بەلەدیەیە بەس لەناو خانی خۆم دانیشتومە لە ناو دوکانی خۆم دانیشتیمە لە بەرچی ئەمن کابراایەکەم عقدمە یا تا ساڵی 38 عقدم لەگە حکوومەتی کردیە لە بەلەدیە کردومە هەموو شتەکان قانونیە عقدی من کە کراوە دوای ئەو علوەیەکە ڕێی پێدراوە بۆ خۆی دروستی کردە کابراایە سەرمایەدارە پاش ئەو پاش 2 ساڵیش پاش ئەو 3 ئەو حکوومەت عقدی بۆ من کردووە پێ دوای هۆکار چی ینی بە گواستاوە دەکرێت لێەوە کاکە ئیشەکەیمە خەریکە ینی خەڵکەکە بەڕاستی ینی واقع بۆ حکوومەت شخصی دەکەم خەریکە خەڵکەکە بێزار بووە کابرا لە هەر شوێنێک کەسابەتی خەڵکەکە کاسبی کاسبکارانی ئێرە بێزار دەزان نا لە چبێت لە وەزعی بێزاربووینە کابرایە لە دوکانی خۆش دەکە ئیشی کاتبێ کابرایە دەوڵەمەند سەرمایەدارێ ئەجە بەواسطەی پارەکەیەتی بەواسطەی سوڵتەکەیەتی دێتە کۆنتترۆلی ئیشی خەڵکەکەی دەکاتن ئیشەکەی لێتێک دەدا وەرە لای من ئیشکە بۆ ئێوە ناتانێن بچنە ئەمە ئێستا علوەی حکومیە ئێوە چۆڵ ناکەن ئەمە تاکو چۆڵ دەکەین ئەوە مرچی حکومیە بەس ئەمە تێداینەکە ئەگە بەسە چیانی مندا بڕوە یەک لەوانەیە لەگەر نارم ئەمفال بکرێ بە قەزیش وەکو ئەمفالکردن بێ خەڵکەکە ئەمفال ئەویش ناتانی ئەو کابراایە لە خۆی دروستی کردی و فرۆشراشە بە ملیار دینار قازانجی لێ کردی لە چەند ڕۆژی ڕابردوودا نرخی چەند کاڵایەک لە گومرگی سەوزە و میوەی هەولێر گران بووە کە دیاریکردنی نرخ لەم بازارە بەواتای دیاریکردنی تەواوی نرخەکان لە زۆربەی پارێزگاکانی عێراقدا تەماتە یەکێکە لەو کاڵایەنەی کە نرخی گران بووە بۆ هەر کیلۆیەک زیاتر لە 500 دینار نرخی هاتۆتە سەر وەکو خاوەن نووسنگەکان و ئەوانەی کە کڕین و فرۆشتن بە کاڵەکان دەکەن دەڵێن دیاریکردنی نرخ لە دەست حکوومەتی هەرێم نییە چونکە زۆربەی ئەو کاڵایەنەی دێن لە دەرەوەی هەرێمی کوردستان دێن واتە بەرهەمی بێگانەن هەر بۆیش ئەوان دەڵێن پێویستە حکوومەت بە دوواداچوونێکی ورد لەسەر ئەم پرۆژەیە بکات و وا بکات بۆ لە مەودووە ئەم کەرتی کوشت و کاڵ بژانەوە بەخۆ ببینێ و بۆ لە مەودووە پێویستە ئەوەندەی پشت بە بەرهەمی بێگانە دەبەستین پێویستە پشت بە بەرهەمی خۆمانە ببەستین ئەمە تاکە چارەسەرە لەوەی کە هەم ئەو پارەی دەچێتە دەرەوە بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان هەمیش بژێوی ژیانی جوتیارانمان باش بێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.